لەسەرم بابەتە میوانداری بەڕێز مخلیس سەلیممان کردو کە بەڕێزیان پسپۆری بواری وەبەرهێنانن لە ستۆدیۆ میوانی ئەمە. بەڕێز مخلیس بەخێراتیم کاتت باش. پێم خۆشە لەمەوە باسی بکەین دکتۆر کە ئایا عێراق هۆکاری چییە کە من ێستا باسم کرد ئەوێت وەبەرهێن بێنێ بۆی کە خۆی سوودی لێ بینەواتە جیاواز لەو هاوکێشەی هەیە، بەڵام ئەوە هیچ شکستی هێناوە کە ناتوانێت بێنێ، ئەوەوێت بێنێ بۆی کە ئاسمانی خۆی زەوی خۆی پێ بپارێزێ، بەڵام ئایا وەبەرهێن بەم شێوەیەت بۆی کە وڵاتەکەی بپارێزەیە بوو بە پێچەوانەیە وەبەرهێن چاوەڕێیە کات کە ڕووبکاتە سەقامگیری ڕووبکاتە سوچێکی ئارامی بۆی کە سەرمایەکی وەگەڕ بخات. زۆر سپاس بۆ ئەو پرسیارە گرینگە و لەو کاتە گرینگەشدا بە حقیقەت ئێمە کاتێک باسی وەبەرهێنان دەکەین دەبێت باسی سەقامگیری ئاسایش و سیاسی بکەین و کاتێکیش باسی عێراق دەکەین کە دەمانەوێتن بزانین ئایا عێراق لەو بوارەدا سەرکەوتوو بووە، ئایا وڵاتێکی لە ڕووی ئاسایش و ئەمنەوە لە ڕووی سیاسیەوە سەقامگیرە ئەگەر بێت و یەکێک لە فاکتەرە هەرە سەرەکیەکانی پێشکەوتنی ئابووری و وەبەرهێنانی هەر وڵاتێک ئەوەیەکەوە سەقامگیری ئەمنی و سەقامگیری ئاسایش و سیاسی تێدا بیتن. لە بواری دەبینینکەوە لە بواری ناسەقامگیریەکی ئەمنی زۆر لە عێراق هەیە کە وای کردووە زۆر لە کۆمپانیا بیانیەکان کە پێشووتر ئامانجیان بوو بێن لە عێراق وەبەرهێنان بکەن و لە زۆر بواری سەرەکی وەکو پترۆکیمیاوی کە کۆمپانیای شێڵ لە 2015 گرێبەستێکی بە 11 میلیارد دلار لە بەسرا لە نیبراز واژوو کردو، بەڵام لە 2024 دەبینین ئەم گرێبەستەی کۆتایی پێهینە، ئەمەش لە بواری ئەوەی بووکەوە ناسەقامگیری ئاسایش هەبوو. بە هەمان شێوە ناسەقامگیری سیاسیشکەوە بوویتە هۆی ئەوەیکەوە بەشێک لەلایەنە سیاسەتەکان تەداخل دەکەن یانەوە پشک و داوای پشک و بەش لە وەبەرهێنەرەکان دەکەن کە ئەمەش دەبێتە هۆکارێکی ئەوەیکەوە نەتوانرێتن وەبەرهێنەری بیانی وەکو پێویست ڕوو لە عێراق بکاتن لە بۆەوەیکەوە لەو بوارەی کە جەنابەت باست. باشە دکتۆر، لەگەڵەوەی کە عێراق خۆی شکستی هێناوە لەم بوارەیە ناتوانێت وەبەرهێنێکی زۆر ڕاکێشێت بۆ عێراق وە یاخود زۆرێک لە وەبەرهێنەرەکان کە ئیشەکانیان یان وەستانوەیان هەر هەڵیان وەشانوێتەوە، بەڵام لەگەڵەوەشدا بەردەوام ئەوێت شکست بەم بوارەش بێنە لە هەرێمی کوردستانە ڕێگری بکات. هەروەکوی ئێستا ئەچینە لای هاوکارانمان بەیەکەوە بینین بەوەی ئەو ڕێگریانەی کە ئەیکا لە بازرگانان ئەمە شەرچێتە چوارچەوەی ئەو کارانەوە کە عێراق بەرامبەر هەرێمی کوردستانێک تا بزانین چی دەبوزەرێت چۆن ڕێگری لە بازرگانان لەو بار هەڵگراناکرێت کە کارە بازرگانیەکانیان لە نێوان دهۆک و مووسڵدا هەیە. بۆی هاوکارم چەکدار جەمال ڕاستەوخۆ لە نێوان بازگەی دهۆک و مووسڵدایە. چەکدار سڵاوت لێبێت ئەم کاتت باش. چەکدار پێمان بڵێ ئەو ڕێگریە نوێیانەی کە ئێستا عێراق ئەیکات چییە؟ هاژە دەمێنگو باش بیت دیارەتە ئاماژە پێکی ڕستوکە یە ناوبەرە زالگەها بژیم دیماهیک خاڵا کوردستانت گەل عێراقی و دیسانجی زالگەها بەدریکێ ئەوا هەن دەبینن ئەوە ئەو دیمەنن بژین شۆفێرانە هانوکە ئەوە پێشتر پرسیارەتمە بووە ئەوە بوون کە ئایا ئەوە چەند ڕۆژە هەنگی حالیدا هەژوا گوت 10 ڕۆژ هەندێکا گوتی 6 ڕۆژە هەندێکا گوت 3 ڕۆژە ئەوە حاڵێ وایە ئەم دە هەوڵ داین هەندێک ژوا شۆفێرە وەل بگرین هاژە کۆ بزانین کۆ پەیامەوە چێ عمو قواكم الله حياك الله. شنو الوضع؟ والله وضع شايف بعينك عمو زربة وضع والله مو تمام وضعنا يعني حيل مو شيء. كم يوم موجودين هنا؟ والله أنا صار اليوم يومين هنا. والجماعة الشباب اللي موجودين اسأل من ربع شوفوا ايش قد صار. كم يوم انت 5 أيام 5 أيام بس من ليرة ما متواني ليرة چندین جور پسولی پارم داو بوی بتوام رقم بلام هیچ رقم یک ما بوناکو اوی که دمی بلام خوا اقدر خوا شاید ليرة چندین شواز رقم عليه دجري ليرة چندین سعر وسطا ورا خد دروا نخري سعرك نبرا دنا دبي 5 ورقه بدين تاوكو بروي دبي 500 دلار دم بلا دبي 500 دلار دين بمدير تاوكو بتواني لسيطرك برينو الله وكيلك بجهالي غانم 5 ورقات سوين بتشايب نالكانم دبيت 500 دلار دم وداوي 500 دلار دكان تابتوان برمو بأساينا على الرقم نادم برينو بو ويكبتوان كالاكام بوازن اوش بردام گرفتانه من بوي واتا اگر پارن دن ناتوانن بله اگر پارن دن ناتوانم
هاوڕانی گومرگ تەنها ئەم کەسانەی کە لە گومرگن کارمەندە عەرەبەکان داوای پارە دەکەن بە جووری واروە پێدانی پارە و شەوازی پارەکەش لە کاتەکان دەگۆڕێت لە شەودا داوای زیاتر دەکەن لە ڕۆژدا داوای 5 وەرەقە دەکەن بۆیە هەر جارێکە بتێ بەناو گومرگەکەدا تێپەڕ دەبێت 5 وەرەقەیان پێ بدەیت جگە لە پارەی مەنەفێست و بابەتەکانی دیکەش خۆشایەتە کە بەردەوام ئەم جۆرە کێشانوان بە دروست دەکرێت بەڕست ئایا ناتوانین لە بازگەکە پەڕنەوە چەندێکە لێرە وەستاون بەڵێ ئێمە دەبێت لێرە ماوەی 10 ڕۆژە لێرە بین دەبێت بۆ هەر جارێک بتوانین پڕێنەوە پێویستەکە پڕێک پارە بدەین کەواتە دۆخیەوە بەردەوام خراپتر دەبێت بەڵێ وەک دەبینن کە بەردەوام دۆخیەوە خراپ دەبێت ماوەی 10 ڕۆژە لێرین ڕەگەما پێ نادەپەڕێنەوە کێشەکە چێ بۆچی بەم جۆرەیە وەڵای ئێمە دەمانەوێت کە سیستەمێکی گشتگیر هەبێتەوە سیستەمێکە بێ کامەفاکانمان پارێزێت نامانەوێت کە کێشەکان بەم جۆرە بێت نامانێت کە سەیتەرێک بتوانێت کۆنتترۆلی جوڵی بازرگانیمان بکات ماوەی 10 ڕۆژە ئێمە لێرە داین مافمان خوراوە و هیچ کەسێک و هیچ لایەنێکیش بەردەممانەوە نایەت وەکەوەی تکەی دەبینن قەرباڵغێکی زۆر دروست بوو ئێمە سارەکەمان لێرەدا ڕاوەستاوە من ماوەی 2 ڕۆژە سارەکەم لێرە وەستاوە ناتوانم هیچ جوڵێ بکەم پێویستەگە لە گیفانی خۆم خواردن و خواردنەوە بکڕم هیلاگم لێرە جەو گەرمە ڕێگەشمان پێ نادەم کە تێپەڕێ ئەvە ڕەوشەوەیە ها بەحث کرد ئێکی گوت دیهی بازار گەل من هاتەکردن ji aliyê rêveberê Gomirka Seddam Mîsel gotî heft wereqê dolarî ewlîl gel min gotin heft wereqê dolarî 700 dolara bidene min dê derbas bî min gotê ez nadem ew gotem şevê bûne 500 dolar yani rewşa hab vî rengî ye bel sar zardevê wa bixwe eger tu para pêşkêşî wan nekey bertîlan nedeyê deve halete bî vîcabet tu hisa bibîne hindî çav dibînin حتا کو در باشە چەکدار ئەو کاڵایانی لەو بار هەڵگرانەدایە هیچی بە شێوەیەکە کە لەم کەشوهاوای ئێستا بەرگە بگرێت بله 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 بژین مواد غذایی تێدا برنجە ساوارە معجینە gelek tiştin yani gelek nebtine ewn me pisyar şêkî kir gotî barek min yê bar kirî yê dewletê ne behsê Iraqê ji me reşê dewletê net wezareta çandin û serçaviyet avê ne yê Iraqê got ez ê ragirtî yani hawsa reş vî rengî ye û rojine ji çawawa gotiye ve zêdetirî salonî vaye ew divê rewşe بەڵێ بەڵێ چەکدار جەمال لە بازگەی نێوان دوهۆک و مووسڵ لەگەڵمان بووی سوپاس چەکدار دکتۆرە گەڕێمەوە لای تۆ بەیەکەوە بینیمان کە عێراق چی دەکات بەرامبەر بازرگانان کە ئەوەی ئێستا ئەوەی کات چی بە دوای خۆیان هێنێ لە کاتێکا و بارهاڵگرانە و شۆفێرانە و بازرگانانە بەشێکی زۆریان هەر عێراقین ینی بێجگەلەوەی لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە ڕێگریەکانی زۆرە ئەوەی کە ئێستای کات دەلالەتە لە چی وەکو پێشتریش باسمان کرد وە بەرهێنان و بازرگانی دوو کۆڵەگەی سەرەکی وڵاتن وڵاتێک بەوە دەناسرێتەوە کەوا دەتوانرێت چەند وە بەرهێنانی هەیە کاڵاکانی ڕەوانەی دەرەوەی وڵات دەکاتن و چەند بازرگانیەکی ڕێگا خۆشکەرە لە بۆی بازرگانی بە ئاسانی بکرێتن لە نێوان ئەو وڵاتانی کە لە دەوروبەریتی وە لە ناوەخۆی وڵاتەکەشیدا بەڵام دەبینین عێراق لە 2014ەوە بە بەرنامە ینی لەگەڵ هەرێمی کوردستان ڕێگری دەکات لەوەی کەوا دەیبینی کە هەرێمی کوردستان ئەو پێشکەوتنانی کە لە بواری بازرگانی لە بواری وەبەرهێنان لە بوارەکانی ڕێگاوبان سەرکەوتنی باشی بەدەستێناوە لە بوارەکانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کە دەڵێن بەراورد بەشەکانی ترە عێراق کە زۆر ینی پێشکەوتوترە بۆیە ڕێگری دەکات لەوەی کەوا بیاوێتن هەرێمی کوردستان بەرەو پاشەوە باتن وەکو ئەوەی کەوا دەبینین دەیانەوێتن هێرش بکەنە سەر بەشێک لە کاریگەریەکانی ئەم ڕێگریانە هەم لە کورتمەوداوە لە درێژمەودادا چێ دەمێ ئەو بە جەنابەت بڵێم و بە هاوڵە بینەرانیش بەڕاستی ینی ئەوەی کەوا دەبینین ئەرچی وڵاتە ئەرچی حکوومەتە کە بتوانێت ئاسانکاری لە ئەو بوارانە بکان نەک ڕێگری بکاتن واتە ئەوە یەکێکە لە ئالەنگاریەکان لەو ناسەقام گیریانەی کە عێراق پێدا تێپەڕ دەبیتن بڵین دەوڵەت بوونی خۆی و حکومڕانی خۆی خاتە ژێر پرسیارەوە بە دڵنیاییەوە ئەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا بڵێن ئێمە وڵاتانیش کەوا کاتێک باسی ئەوە دەکەین بزانین عێراق لە ڕووی نێودەوڵەتیەوە وەکو پێنوێنەکان کە ئاماژە بەوە دەدەن کەوا وەبەرهێنەران و بازرگانان سەردانی عێراق بکەن لە بۆ وەبەرهێنان و بازرگانی کە دەبینین لە 2022 عێراق لە
لە 201 وڵاتەوە 167 وڵات بوو بە هەمان شێوە لە ساڵی ینی ئەم ساڵیش دەبینین لە پێنوێنەکان ئیشارەت بۆ دەن عێراق لە وڵاتانەیە کە سوورە وڵاتانی دەرەوە و وڵاتە نێودەوڵەتیەکان ئاماژە بەوە دەکەنکەوە و بەرهێنەران و بازرگانان ڕوو لە عێراق نەکەن لە بۆ ئەم بوارە واتە خۆی لە خۆیدا کێشە بۆ وڵاتەکەی خۆی دروست دەکات لە جیاتی ئەوەی کەوا ئاسانکاری بکات لە ئەم کێشانەی کە دروستیەکە وەکو باسم کرد ئەو کێشانە سەری هەڵدەداتن لە ناسەقامگیری ئاسایش و سیاستدا ینی سیاسیەکان واتە ناسەقامگیری ئەمنی و سیاسی کە لە عێراقدا هەیە ناسەقامگیریەکان کە دەبێتە هۆیەوە لایەنەکانی تریانەوە لایەنە سیاسیەکان دەست دەخەنە ناو کاروباری دەوڵەتەوە و ڕێگری دەکەن لەوەی کەوا بتوانێت دەوڵەت ئاکەکانی خۆی وەکو پێویست جێبەجێ بکاتن و دەبینین کەوا عێراق و حکمڕانی عێراق سەرکەوتو نەبوونە لەوەی کەوا بتوانن ئەو ڕێگریانە بوەستێنن بۆیە دەبینین ڕۆژ لە ڕۆژ بە دوات داچوونی زیاتر دەبینین کەوا دەبینین وەبەرهێنەرانی بیانی ئەو وڵاتە بەجێدێنن وەبەرهێنەرانی ناوەخۆش یان بازرگانانی ناوەخۆ هەوڵ دەدەن سەرمایەکانیان بگوازنەوە وڵاتێکی دیکەی ئارام و سەقامگیر بۆ لە ماوەی ڕابردووە بینیمان کە زۆرێک لە براندە جیهانیەکان کە لقیان هەبوو لە عێراق کشانەوە ڕۆشتن ینی لە بەرەوەی کە سەقامگیری نەبوو لە بەرەوەی هێرشی ڕاستەوخۆ ئەکرایە سەریان جا ئەمە چ کاریگەریەکی بێت لەسەر ئابووری عێراق بەدڵنیاییەوە ئەوە دەبینین کەوا ئێمە ئابووری عێراق ڕۆژ بە دوای ڕۆژ وەکو دەڵێ لە پاشەکشەدا ئەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا ناسەقامگیری ئابووری و سیاسی لە وڵاتەدا پەرە بسێنیتن و وەکو باسمان کرد ینی تەنانەت ئەوە نییە تەنها وەکوەوەی کە باسییان کرد ڕێگری دەکرێت لە باڵ هەڵگرێک لە بازگەکان تەنانەت وەرگرتنی مۆڵەتێک کە بەپێی یاسا و ڕێنماییەکان ڕێگای پێدراوە دەبینین لە ڕووی کارجێڕی و لە ڕووی داراییەوە گەندەڵیەکی زۆر هەیە ڕۆتینێکی زۆر هەیە دەبێتە هۆی ئەوەی کەوا خەڵکەکە پاشەکشە بکاتن لە کاری بازرگانی و لە گواستنەوەی کەلوپەلەکانیان بە پێچەوانە دەبووە عێراق ڕێگری لەوەی بکردبایە کە ئەوە ڕوونەداتن و ئاسانکاری زیاتریشی بکردبایە بۆ ئەوەی بتواندرا بە ڕێگاکان بە ئاسانی بازرگانی تێدا بکرێتن وە گواستنەوەی کاڵەکان لە ماوەیەکی زۆر کورد بکرابایەکەوە وەکو هێڵێکی گەیاندنی زۆر ئاسان بۆیان لە نێوان وڵاتان و لە نێوان خەلیج باشە دکتۆر بە کورتی پێمان بڵێ بۆ ئەزمونەی خۆت کە تێپەڕی پێ ئاستی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەراورد بە عێراق چۆنە لە کاتێک هاتوین بەراوردکاریەکە بە هەرێمێک بەراورد بە دەوڵەتێک بکەین لەگەڵ ئەوەی کەوا دەبینین ئەو دەتوانین بڵێن ئێمە وەکو چوار محافەزەیان 5 پارێزگای هەرێمی کوردستان بە ئیدارە سەربەخۆکانیشمانەوە و ڕێژەی دانیشتوان و ئەوەی کەوا هەیتمان ئێمە دەبینین لە ڕووی یاساییەوە ژینگەی وەبەرهێنان و لە کارکردنەوە هەموو ئەو وەبەرهێنەرە بیانیانەی کە بیانەوێ وەبەرهێنان بکەن دەبێت لە دەرگای هەرێمی کوردستانەوە داخلی عێراق ببن و ئەو شوێنە سەقامگیر و ئارامەیە کە دەتوانن وەبەرهێنانی تێدا بکەن هیچ کاتێک ناتوانین بەراوردێک بکەین لەگەڵ ئەوەی کەوا ئەوەی لە هەرێمی کوردستان کراوە شۆڕشێکە هەر ئەوەشە هۆکارەکانی کە جەنابەت باست کرد لە پشت پەردەوە کەوا چاویان بە ئاوەدانی و ژێرخانەی هەرێمی کوردستان کە هەیەی چاویان پێ هەڵنایە بۆیە دەیانەوێت ڕێگری بکەن لەو پێشکەوتنانی کەوا هەرێمی کوردستان بەخۆیەوە بینیوە و بتوانن ئەوان ناتوانن بگەنە و ئاستی کەوا هەرێمی کوردستان لە بوارانەدا پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە بۆیە دەیانەوێت لە بوارێک لە بوارەکان چ لە ڕووی داراییەوە موچە بیتن لە کۆمپانیاکان بی لە بوارەکانی دیکە ڕێگری لە هەرێمی کوردستان بکەن و بۆ ئەوی بتوانن هەرێمی کوردستان بوەستێنن زۆر سپاس بەڕێز دکتۆر مخلیت سەلیم سپۆڕی بواری وەبەرهێنان لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە زۆر سپاس